بریار یەکیتیان ویسکاری کوردستان و بەرێژی هەبوو ئەمنا لێ جار کە دی ما vejand yani براستی هر 15 روزه سمینارێک چل نویسگەها ناڤەندیل دەرکەوێت چل شاغێکیتیە و نەرتیە وێنا بن لە دەرەوە ئەڤ سمینارێ منژی براستی جور بەجورن و هەلبژارتینەژی جار جارنا لەسەر وێژەیەنە جارنا سەر کۆنەڤانیەنە جارنا سەر هۆنەرێنە جارنا سەر ڕەوشە ئابووریە الگۆری دەرفەت و بویەرێن هەیی ئیرۆژیش خوا سەر بویە بهتر مژار گرێدایی بوو بە وێژەیەڤە و بنەر نیشانە پرسگرێکن ئاواکردنە ڕۆمانە کوردی گۆژلای مەمۆستا دەرهێنەر و نویسکار و ڕۆماننویس ئەحمەد عیجێڤە هات دەرخستن و شخەوە کۆدیجی گوتوبێژن گۆل سەر چێبوون بڕاستی زەنگین بوون پرس و بەرسەوان بعد یک جلاتین هفتانه یکیتیان فشار کردستان سوریه مجرد سمیناری او لسر او پرسکریکن کل پیشیا آبا کرنا رومانی درد کرده جبرکو تورای کردی تبایی خزانی بی جربیه بهتر تورای کردی زنگین به هلبست جباوا طهری همدانی حتی آنها به 100,000 هلبست هاتی نفساندن و سدمه به یکی او جبرکو جواکا کردی جواکا چاندینیه و جواکا چاندینی بهتر بودانا هلبستی هایی اما آنا جواکا کردی هولید کو جواکا باجاری و هنگی آنا خو آمده دکن کو بهتر نفسکار ما بودانا رومانی دک برنگی پروفسیونال